وڵا بەڕێزم ئێمە لە کاتێکە ئێستا کە یادی سلەیمانی ئەەکەینەوە ئاڵاو ماڵەمان لەبەر کردووە بەڵام بەڕاستی لە ناخاس و تامین ئێمە زۆر سکمان ئەسووتێ بەو مناڵانە کە لە هیچ خۆڕایی کوژراون لەم حدودانە ئەم سنوورانە کە ئەبەزێندێ ئەمە ئەگەر حکوومەتێکمان هەبێ بەڕاستی وامان بەسەر نایە ئێستا ئێمە لێرە بڵێن احتیفالێگەکەین ئەوان ئێستا لەوێ شیوە نەکەن یعنی ئەگەر حکوومەتێک هەبێ ڕێی سنوورەکان بگرێ بۆ وای بەسەریە واشمان بەسەر نایە ینی بەڕاستی شتێکی زۆر زۆر ناخۆشە ئێمە زۆر بێتاقەتین بۆ ئەو حاڵەدا وەڵا ئیتر ئەوەی ڕێگریە کە حکوومەتی خۆمانە حکوومەتی عێراقیە لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەبێ ئەوان ڕێگری ئەمە بەردومانانە بکەن ئەی قابلە کێ بچێ ئێمە هاوڵاتی بچین ڕێگر بکەین هەرێکێکیان و عەمیلی وڵاتێکە لەبەرەوە ناتوانن تا پێیان نەڵێن کارتی سووریان بۆ دەرنێن ناتوانن هیچ شتێ بکەن هیچیشیان نەکردو و ناشتوانن بشیکەن وڵی یعنی ئەم کارانی کە حکوومەتی ئێران و تورکیا ئەیکەنە سەر وڵاتەکەمان سەر هەرێمی کوردستان کارێکی نامرۆڤانەیە لەبەرەوەی نەک مرۆڤەکان ئاژەڵ و گیاندار و ئەم جۆرەشتانەش زەرزیان بە ژینگەکەمان ئەگەێنرێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاوپۆشی لەم دەستدرێژیانە نەکات بۆچی بێدەنگن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی بێدەنگن لە ئاست ئەم دەستدرێژی کاکرێتە سەر وڵاتەکەمان سەر هەرێمی کوردستان حەقا بێنە سەر خەت داوا لە هاوڵاتیانەکەم داوا لە بەرپرسانەکەم نێڵن ئەم کارە ئەوە بەلاڕێیا بڕوە با نێودەوڵەتی بێتە سەرخەت بۆ وڵاتەکەمان بۆ کوردستانمان هەموو وێران بووە لە ئاوایان ئاوادان ئێمەمانی ئاوادانی کەینەوە نەک زیاتر وێران بێت و کاول بێ